ئەگەر لە ماوەی ئەو 2 هەفتەیە کە لە ئەمڕۆ دەست پێ دەکا ڕوونکردنەوە و تێبینیت ئەوانمان سەبارەت بە پێشنیازە یاسا کە پێ نەگەیشت ئەوە دەست بە کە ئەرکەکانی خۆمان لە نووسینی راپۆرت و خوێندنەوەی دووەم دەکەین. ئەمە وتەی سەرۆکی پەرلەمان بوو لە دانیشتنی سیانزەی ئەو مانگە کە تەنها 2 هەفتەی بۆ حکوومەت دیاری کرد بۆ ئەوەی بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەز ڕابگەێنێت. بەڵام ئێستا 2 هەفتە زیاتر بەسەر وادەکەی سەرۆکی پەرلەمان تێپەڕیوە. حکوومەت هیچ وەڵامێکی پەرلەمانی نەداوەتەوە. پەرلەمانیش لەسەر ئەو پرسە بێدەنجی هەڵبژاردووە. ئەمە پێمان وایە ئەمە یاساییە ئەوەی کە ئێستا لە هۆڵی پەرلەمان ئەنجامدرا. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتەی سەرۆکی پەرلەمان ماوەی بۆ حکوومەت دیاری کرد لە دژی بڕیارەکە وەستایە و بە نایاسایی زانی. بەڵام سەرۆکی پەرلەمان لەسەر بڕیارەکەی سوور بوو. ئەو پەرلەمانتارەی فراکسیۆنی کۆمەڵیش پێی وایە ئەگەر سەرۆکاتی پەرلەمان لەسەر ئەو پرسە بە زووترین کات دانیشتن ئەنجام نەدات زیاتر نیشانەی پرسیار لەسەر سەرۆکاتی پەرلەمان و هەیمەنەی پەرلەمان دروست دەبێت. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە دەرەجەیەک و هەروەها موسسەسەی پەرلەمان دەکەوێتە ژێر پرسیار و عیبەیەکی گەورە چونکە و پیشان دەدرێت بۆ ڕای گشتی کە پەرلەمان خاوەن بڕیار نییە و پەرلەمان ئەو هەیمەنەی کە هەیەی باڵاترین دەسەڵاتی یاسادانە لە دەستی دەدات. پەرلەمانی کوردستان لە ماوەی کارکردنی ماوەی ساڵێکی ڕابردوو تەواو کەوتۆتە ژێر کاریگەری حکوومەت و هەروەها بڕیارەکانی لە ژێر دەستی حکوومەتدایە. ئەمە بەداخەوە ناکرێت پەرلەمانی کوردستان وابێ و پەرلەمانی کوردستان دەسەڵاتی باڵایە بەسەر حکوومەتدا. پەرلەمانی کوردستان ئەسڵەن چاودێری حکوومەت دەکات و هەروە ئیستیجوابی وەزیرەکانی حکوومەت دەکات و هەروە حاڵەتە گەیشتە حاڵەتی لێسەنەوەی متمانە لە وەزیرەکان دەستێنێتەوە و هەروە کابینەی حکوومەت لە پەرلەمان متمانی وەرگرتووە. بۆیە پێویست ناکە بە هیچ جۆرێک لە هیچ خاڵێکی قانونیش و لە پەیڕەویش کە پەرلەمان بکەوێتە بڕیارەکانی بکەوێتە ژێر دەستی حکوومەت. وەڵام نەدانەوەی پەرلەمان لەلایەن حکوومەتەوە لە سەر پرۆژە بڕیاری بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست 2 بۆچوونی لە لای پەرلەمانتاران دروست کردووە. بەشێکیان دەڵێن حکوومەت لە پەرلەمان بێباکە و خۆی لەو دەستگایە بە گەورەتر دەزانێت بۆیە وەڵامی پەرلەمان ناداتەوە. ژمارەیەکیان پێیان وایە حکوومەت دەیەوێت ئەو کارە وەکو دەستکەوت بۆ خۆی بێت نەک پەرلەمان. پەرلەمانتارێکیش دەڵێت لەبەر ئەوەی حکوومەت هیچ حیسابێک بۆ پەرلەمان ناکات تا ئێستا چەندین یاسا و بڕیار کە پەرلەمان دەری کردووە جێبەجێ نەکردووە. گومان دەکرێت ئەگەر هاتوو پەرلەمان بڕیاری بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست بدات حکوومەت جێبەجێ بکات. وەڵام نەدانەوەی پەرلەمان لەلایەن حکوومەتەوە ئەوە بێمنەتی و بێباچی حکوومەت دەسەلمێنێ بەرامبەر بە پەرلەمان و ئەوە دەسەلمێنێ کە حکوومەت بەداخەوە هیچ حسابێک بۆ پەرلەمان ناکە. ئەگەرنا ئەو مۆڵەتی کە دانراوە ئەوە جۆرێک بۆ لە مساعدە لەلایەن پەرلەمانەوە بۆ حکوومەت بەڵام حکوومەت بەمەش رازی نەبوو و بە هیچ شێوێک وەڵامی پەرلەمانی نەداوەتەوە بەداخەوە. خۆی زۆر یاسا دەرچووە زۆر پرۆژە بڕیار دەرچووە تا ئێستا جێبەجێ نەکراوە لە لایەن حکوومەتەوە. خۆی لە خۆیدا سەلمێنێ کە حکوومەت بەداخەوە وەک ئەوەی کەوا لە یاسا هەیە ئەو حسابەی بۆ پەرلەمان نەکردووە. بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەر هاونیشتیمانیەک ماوەی 3 ساڵ لە یەکێک لە دام و دەستگاکانی حکوومەت بە گرێبەست کار بکات دەکرێت بە فەرمانبەری هەمیشەیی. بەڵام ئێستا نزیکەی 30,000 فەرمانبەری گرێبەست لە هەرێم هەیە کە ماوەی زیاتر لە 3 ساڵ خزمەتیان کردووە. حکوومەت نەیکردوونە بە هەمیشەیی چاوەڕوانی بڕیاری پەرلەمان یاخود حکوومەت دەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.